إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد، وأشهد أن محمدا عبده ورسوله بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. مسلمان بەڕێزەکان، لە زنجیرە باسەکانی پێغەمبەر ناسیە زنجیرەی سێیەم بەردەوامین لەسەر ناساندنی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم. ئیمامی ترمذی بۆمانە گەڕێتەوە لە حەدیثێکی صحیحە کە ژمارە 2487 بسندی خوی ئەیگەێنێتە عەبدوڵڵای کوڕی سەلامی سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، خوای لێ ڕازی بێ، ئەفەرمێ: لما قدم رسول الله صلى الله عليه وسلم المدينة انجفل الناس إليه، وقيل قدم رسول الله صلى الله عليه وسلم فجئت في الناس لأنظر إليه، فلما استثبت وجه رسول الله صلى الله عليه وسلم عرفت أن وجهه ليس بوجه كذاب. وكان أول شيء تكلم به أن قال: أيها الناس، أفشوا السلام وأطعموا الطعام وصلوا والناس نيام تدخلوا الجنة بسلام. خۆشەویستەکانم، عەبدوڵڵای کوڕی سەلام یەکێک بووە لە زاناکانی جوولەکە کە لە مەدینە ژیاون پێش ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بێت بۆ مەدینە. وەکو معلوماتێک و زانیاریەکی زەڕور و گرنگ ئەبێ ئێمە ئەوە بزانین کە سێ عەشیرەتی گەورەی جوولەکە لە مەدینەی پێغەمبەرە ژیاون پێش ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێت بۆ مەدینە، و هۆکاری هاتنی ئەو سێ عەشیرەتە بۆ مەدینە بۆ ئەوە بووە کە بە پێی معلوماتێک کە هەیان بووە لە تەورات و لە دەساودەسی باوباپیرانیان بۆیان ماوەتەوە کە پێغەمبەری ئاخر زەمان کە دەرئەچێت دێتە ئەوێ نیشتەجێ ئەبێت، یعنی دێتە مەدینە نیشتەجێ ئەبێت. بۆیە ئەوان دێن لەوێ نیشتەجێ ئەبن تاوەکو شوێنی ئەو پێغەمبەرە بکەون، تاوەکو بێن لەوێ ببن بە یارمەتیدەر و هاوکاری ئەو پێغەمبەرە. هۆکاری هاتنی ئەو سێ عەشیرەتە کە چەند سەد ساڵ پێش وەخت هاتوونەتە ئەوێ لەوێ نیشتەجێ بوون بۆ ئەو مەبەستە. بەڵام کاتێک کە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم وحی بۆ دێ و مدەتێک 10 ساڵێک یا 13 ساڵێک لە مەککە ئەمێنێتەوە و پاش ئەزیێتدان و ئازاردان و ئەشکەنجەندانی قەومەکەی ئەهلی مەککە قوڕەیش بۆ پێغەمبەر و یارانی پێغەمبەر ناچار ئەبێ کۆچ بکاو بڕوا بۆ
مدینە لەوێ ئیسلام شەوکەتی بۆ دروست ئەبێ، یعنی لە مەدینەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە پێشا پێی وتراوە یەثریب. ئەو عەشیرەتە جوولەکانەی ئەوێ قین و بوغزێک بەرامبەر بە پێغەمبەر هەڵەگرن بەهۆی ئەوەوە چونکە لە بەنی ئیسرائیل نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم، یعنی لەنەوەی یعقوب نییە عليه السلام. ئەوان تەماحی ئەوەیان هەبوو کە ئەو پێغەمبەرە دێ لەنەوەی یعقوبە، وەکو چۆن هەموو پێغەمبەرەکانی پێشی پێغەمبەری خوامان لەنەوەی ئیسرائیل بووە، لەنەوەی یعقوب بووە. ئەڵێن ئەمە پێغەمبەر نییە، خۆشیان ئەزانن ئەوە پێغەمبەرە. جا عەبدوڵڵای کوڕی سەلام یەکێکە لە زاناکانی جوولەکە، بەڵام زانایەکە دینەکەی خۆی نەفرۆشتووە، ئامانجەکەی خۆی لەبیر نەکردووە. کاتێک کە خەبەر ئەوە بڵاو ئەبێتەوە کە محەممەد کۆچ ئەکاو دێ بۆ مەدینە، ئەویش ئەڵێ منیش لەگەڵ ئەو خەڵکەیە ڕۆیشتم بۆ ئەوەی کە بزانم ئەم محەممەدە کە ئیدعای پێغەمبەرایەتیەکە چۆن زەلامێکە، ئایا ڕاستە پێغەمبەرە؟ ئەڵێ کە چوون بۆ لای فلما استثبت وجه رسول الله، کاتێ تەماشای دەموچاوی پێغەمبەری خوام کرد بە دەموچاوی زانیم درۆزن نییە، ئەم و دەمچاوە دەموچاوێکی کەسێکی درۆزن نییە. پاشان ئەو نیشانانەی کە بۆ پێغەمبەری ئاخر زەمان هەیە هەموو لە محەممەدا هەیە، بۆیە ئیمانی هێنا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و بوو بە مسلمان و شوێنی پێغەمبەر کەوت. جا لەوەیە ئەیگەڕێتەوە ئەفەرمێ یەکەم قسەکانی پێغەمبەر کاتێک هاتە مەدینە بۆ ئەو خەڵکە و ئامۆژگاری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئەو خەڵکە ئەوە بوو کە فەرمووی خەڵکینە یا ئەیها الناس ئەفشوا السەلام، فەرمووی خەڵکینە ئاشتی لە ناوی خۆتانە بڵاوکەنەوە، ئاشتی و هێمنی لە ناو خۆتانە بڵاوکەنەوە و علامەتی سەلامیش سەلامکردنە. یعنی کاتێ من بمەوێ ئاشتی لە ناو خەڵکا بڵاوکەمەوە بەعەمەلی ئەوەیە من گەشتمە هەر کەسێ بڵێم ئەسسەلام عەلەیکم، سەلام و هێمنی و ئاشتی خواتان لەسەر بێ. طبعا براینە من لە مەسەلەی ئەفشوا السەلامە ئەو حەدیثە کە زۆر جاریاتتانم خستەوە دووبارە ئەیخەمەوە بیری هەمووتان کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سوێنە خوا سوێن ئەخوا ئەفەرمێ ناچنە بەهەشتەوە حەتا وەکو ئیمان نەهێنن، و ئیمانیش ناهێنن تا وەکو یەکتریتان خۆش نەوێ. مسلمانان ئەم قسانە قسەیەکی ئاسایی نییە، ئەمە قسەیەکە لە زاری ڕەسوول اللهوە دەرچووە، قسەی پێغەمبەرە. ئەفەرمێ وەڵڵاهی ناچنە بەهەشتەوە، سوێن بەخوا ناچنە بەهەشتەوە هەتا ئیمان نەهێنن، و ئیمانیش ناهێنن حەتا یەکتریتیان خۆش نەوێ. زۆر خەتەرە مەسئلەکان، ناچنە بەهەشتەوە هەتا ئیمان ناهێنن و ئیمانیش ناهێنن هەتا یەکتریتان خۆش نەوێ. ئایا پێتان نەڵێم شتێکتان فێر نەکەم کەوا ئەگەر بیکەن خۆشەویستی لە نێوانتانە بڵاو ئەبێتەوە، یعنی یەکتریتان خۆش ئەوێ سەلام لە یەکتری بکەن. سەلامکردن لە یەکتری خۆشەویستی بڵاوەکاتەوە. تۆ گەشتی بە برایەکی ئیماندارت ناسیت و نەتناسی سەلامی لێ بکە، سەلامی لێکردی وەڵامی بەرەوە. یەکێک لە مافەکانی برایەتی کە هەتا ئەمری لەسەر تەمێنێ مەگەر ئەو کەسە بە مسلمان نەزانی، کە بە مسلمانت نەزانی ئیتر مەوزوعەکە ئەگۆڕێ، بەڵام حتا بە مسلمانی بزانی ئەبێ سەلامی لێ بکەی. ئەگەر سەلامی لێت کرد ئەبێ وەڵامی بیتەوە، و وەڵامدانەوەکەشی ئەبێ لە هینەکەی ئەو باشتر بێ. ئەگەر ئەوتی السلام عەلەیکم ئەبێت و بێژی وعەلەیکم السلام وەڕەحمەت الله وەبەرەکاتوه، و بەدەنگێکی بەرزتر
وەگەرم و گورتریش لە ئەو هیچ نەبێ خوای تەعالە ئەفەرمێ وەکو ئەو ئەگەر ئەو وتی ئەسەلام عەلەیکم بڵێ وعەلەیکم ئەسەلام. ئەمە دینە، ئەمە ئاەت و حەدیثی پێغەمبەرە صلی الله علیه وسلم، ئاەتی قورئانە کە ئەفەرمێ گەرێکی سەلامی لێکردن لە خۆی باشتر جوابی بنەوە، هیچ نەبێ وەکو خۆی جوابی بنەوە. ئەمە ئاەتی قورئانە. ئایا ئێمە عمل بە قورئان ئەکەین؟ عمل بە حەدیثی پێغەمبەر ئەکەین صلی الله عليه وسلم؟ دەی فەرموو ئەوە ئاەت ئەویش حەدیث، کێ عملی پێ بکە باوەڕی پێی هەیە با ئیدعایشی نەکا، بەس کێ عملی پێ نەکا درۆکە، درۆ ئەکا، با شەو و ڕۆژ ئیدعای بکە، با شەو و ڕۆژ ئیدعای بکە. شوێن کەوتنی خوا و پێغەمبەری خوا بە زمان نییە، یعنی بە زمان بڵێ ئەوە من شوێن خوا و پێغەمبەری خوا کەوتم. شوێن کەوتنی خوا و پێغەمبەری خوا جێبەجێکردنی قورئان و حەدیثەکانی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. پاشان پێغەمبەر فەرمووی دووهەم فەرموودەی یا دووهەم وشەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتی هاتە مەدینە نەسیحەتی خەڵکی کرد، فەرمووی خواردن بدەن، چونکە خواردندان زۆر ضرورە. طبعا ئەم خواردندانە هەر لە کەسێکی ئەعتیادی من وەکو کەسێکی ئاسایی بیدەم بە یەکێکی تر حتا ئەگاتە کاربەدەستان، ئەبێ ڕاتب و معاشی خەڵک دوانەخەن، ئەبێ قەرزێک کە هی خەڵکە لەلایەنە بیدەنەوە خەمی بخۆن، ئەبێ خەمی بخۆن. ئەوان لە هەموو خەڵکی زیاتر مەسئولیەتەکە کەوتە سەرشانیان، چونکە ئەوان سەرچاوەی خواردنی خەڵکی. ئەگەر من لەوانەیە یارمەتی فەقیرێک نەدەم یا یارمەتی یەتیمێک نەدەم، لەوانەیە هاوسێکم بیدا یا کەسێکی تر بیدا، بەس ئەگەر ئەوان نەیدەن یعنی ملت ئەفەوتی، یعنی بە هەزارەها و بە ملیۆنەها خەڵک تووشی دزی ئەبێ، تووشی خراپەکاری ئەبێ. جا ئەم ئەمرە ئەوانیش ئەگرێتەوە، بەڵکو ئەتوانی بڵێ ئەوان بە زیاتر ئەگرێتەوە. پاشان فەرمایشتی سێمی پێغەمبەر، وشەی سێمی پێغەمبەر کە هاتە مەدینە لە پاش کۆچ فەرمووی وەصەلوا والناس نیام، فێر بن نوێژ بکەن بۆ خوا بیکەن، فێر بن مسلمانان کە نوێژ ئەکەن بۆ خوا بیکەن. ئەمە پێغەمبەر فێرمان ئەکا، فێرمان ئەکا کە کارێک ئەکەین بۆ خوا بیکەین. هەر ئەوە حەساو نییە من لە کاتێکە ئێوە ئامادە بن لە بەردەمتانە نوێژ بکەم، بەس کە خەڵکی نەمان ئیتر وەکو چۆن بڵێ نوێژ بۆ من نەکراوە. باشترین نوێژ لە دوای نوێژە فەرزەکان وەکو پێغەمبەری خوا لە حەدیثێکی صحیحی ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە تەخریجەکە، باشترین نوێژ لە دوای نوێژە فەرزەکان شەو نوێژیە. صلاة الليل أفضل الصلاة بعد الفريضة صلاة الليل، چونکە سەڵاتی لەیل خۆشەویستەکانم پەروەردەت ئەکا. لە شەو نوێژیە دەرەکەوێت تۆ چەندێ بۆ خوا یەکلا بوویتەتەوە، تۆ چەندێ پیاوێکی ڕاستگۆی. من چەندجا عرزتانم کردیە هەر کەسێ شەو نوێژی بکە گوناحی پێ ناکرێ. تۆ شەو نوێژی بکە بزانم ئەتوانی گوناح بکەی، باوەڕ بکە بە ڕۆژەکەیە گوناحت پێ ناکرێ. کێشەی ئێمە ئەمڕۆ ئەوەیە ئێمە لەبەر چاوی خەڵکە ئەهلی نوێژین، ئەهلی تاعەتین، بەڵام کاتێ خەڵک دیار نەما ئەبین بە ئینسانێکی تر. خوا پەنامان بدە، ئەمە نەکبەتیە، ئەمە قوربەسەریە، ئەمە بەدبەختیە. بۆیە نەسیحەتی سێیەمی پێغەمبەری خوا لە پاش کۆچکردنی بۆ مەدینەی ڕەسوول الله بۆ یەثریب ئەوە بوو کەوا صلوا بالليل یا صلوا والناس نيام. لە ڕیوایەتێکی ترە فەرمێ صلوا بالليل والناس نيام. زۆر مهمە خۆشەویستەکانم، گەنجە جوانەکان، پیاوە بەتەمەنەکان دڵنیام لە 180 شەو نوێژیەکەن. زۆر جار شەو نوێژی پیاوە بەتەمەنەکان ئینشاء الله لە شەئنی کەم ناکەمەوە، لە قەدری کەم ناکەمەوە، خوا خۆی ئاگادارە کە گەورەیە لە لای خوا، بەس زۆر جار ئازایەتی نییە. شەو نوێژی پیاوە گەورەکان زۆربەی جار شەو ئێوارە زوو ئەخەون کە شەو
هەڵ ئەسن خەویان کەمە ئینسان تا گەورە بوو لە تەمەنا خەوی کەم ئەبێتەوە هەڵ ئەسن نازانن چی بکەن مەجبور هەڵ ئەسن شەو نوێژیەکەن یعنی طبعا لە شەئنی کەم ناکەمەوە زۆر گەورەیە یعنی زۆر پیرۆزە زۆر مبارەکە بەڵام وەکو هی گەنج نییە وەکو ئێوە نییە خۆشەویستەکانم ئەوانەی کە چاویان لێمە کە زۆرینەتان گەنجینە ئەگەر ئێوە شەو نوێژی بکەن دنیا ئەگۆڕێ چونکە چی گوناحەیە بەهۆی گەنجەوەیە وەکە گەنجیش گوناحی نەکرد ئومەت ئەگۆڕێ ئومەتی ئیسلام ئەگۆڕێ گەنجینە ئێوە بگۆڕێن هەموو دنیا ئەگۆڕێن ئەیتر قسەکردنی ناوێ خۆخەڵەتاندنی ناوێ شتی تری ناوێ سیاسیانە بیری لێ مەکەنەوە وەڵاهی 100 حزبتر دروست بێ هەمووی ئیدعای گۆڕانکاری بکە ناتوانێ گۆڕانکاری بکە بە بێدینی بیشی کە یەکێتر دێنە سەر حکم زۆر لەوەی پێشووتر خراپتر چونکە بە بێدینی گۆڕانکاری بەرەو خراپتر ئەچی بەس ئەگەر گۆڕانکاریەکان بە دیندارێتی بێ بەدەست نوێژ بێ بە عیبادەت و شەو نوێژیەکانی ئێوە بێ هەر خۆی گەورە خۆی بەرەکەتی تیئەخا ئەو دەسڵاتە ئەگۆڕێت بەیرەو باشتر بێ ئەوەی قەترێ جاری واهەیە پێویست ناکە یەک قەترە خوێنیش بڕژێ خۆی ئەگۆڕێ خوا بەرەکەت ئەڕژێنێ هەر ئەیگۆڕێ کاتێکە زانی بە یەک جا هەموو شتێک گۆڕا بەڵام ئەوە بەچی ئەکرێ بەدەست نوێژی گەنجانە بۆیە نەسیحەتی من ئامۆژگاری من بۆ گەنجان ئەم نەسیحەتانەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم حتا بەیانی گەنجاندا ئەن خەریکی دۆمینن خەریکی کڵاوێنن خەریکی نازانم هەموو بەزمەکانی ڕۆژگار هەروە گەنجە پڕی ئەو کافیتریانە گەشتی گەنجە ئەو گەنجانە ئەگەر بگەڕێنەوە بۆ لای خوا چۆن گۆڕانکاری ئەبێ وەڵڵی هەموو دنیا ئەگۆڕێ بازار ئەگۆڕێ دایرەکان ئەگۆڕێ شوێنە گشتیەکان ئەگۆڕێ خەڵک تەمینەوێ لە ناموسی لە شەرەفی لە هەموو شتێکی جا زۆر مهمە برا بەڕێزەکانم أفشوا السلام وأطعموا الطعام وصلوا والناس نيام دوای ئەوە ئەفەرمێ تدخلوا الجنة بسلام ئەچنە بەهەشتەوە بە هێمنی بە بێ کێشە ئەگەر ئەمانە جێبەجێ بکەن لە بەینی یەکتریا سەلام بڵاو بکەنەوە و پاشان خواردن بە هەژاران بدەن و چاوتان لە هەژاران و فەقیرەکان بێ پاشان خۆتان پاکەنەوە و ئیخلاص و پاکی دەروونتان کە بە شەو نوێژی ئەکرێ ئەوە ئەنجام بدەن ئەچنە بەهەشتەوە بە بێ کێشە بە بێ مەشاکل بە هێمنی خوای تەعالا لە ڕۆژی قیامەتا سەربەرسانەکا و ئەتان خاتە بەهەشتەوە ئەمە نەسیحەتەکەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم لێرە مەبەستەکەی ئێمە لە زنجیرەی پێغەمبەرناسی ئەو خاڵەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر بە دەمچاویە خەڵکی عاقڵ ئەیزانی ئەمە دەمچاوی کەسێکی درۆزن نییە پاشان جگە لەو نیشانانش کە هەبوو لە پێغەمبەرە صلی الله عليه وسلم چونکە نیشانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە تەوراتە و لە ئینجیلە بڕوونی بەیان کرابوو کە ئەو پێغەمبەرە صفاتەکانی چۆنە حتا دەموچاوی حتا باڵای حتا شکل و شێوەی حتا نەسەبی و ڕەچەڵەکی باوباپیرانی ئاماژەی پێکراوە لە کتێبەکانی پێشووە جا ئەوانەی کە شوێنی کتێبەکانی پێشوو ئەکەوتن یەکسەر باوەڕیان بە پێغەمبەرە کرد صلی الله عليه وسلم بەڵام ئەوانەشی کە شوێنی هەوا و ئارەزووی خۆیان ئەکەوتن بێگومان شوێنی پێغەمبەر نەئەکەوتن خوایە بخاتر ناوەجوانەکانی خۆت ئیسلاحمان بکەی یا ڕەبی هیدایەتمان بدەی یا ڕەبی نوری ئیمان بخەیتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە داوات لێ ئەەکەین عەفومان بکەی هیدایەتی گەنجە جوانەکانمان بدەی هێمنی و ئاشتی و برایەتی و خۆشەویستی لە نێوانمانە بەربڵاو بکەیتەوە یا ڕەبی خوایە بخاتر ناوە جوانەکانی خۆت وامان پێ بکەی بەزەیمان بە هەژاران و فەقیران و کەم دەستانە بێتەوە یا ڕەبی خوایە بخاتر ناوە جوانەکانی خۆت ئیخلاص و یەکخواناسی و یەکخواپەرستی بخەیتە ناو دڵی یەکە بە یەکەمانەوە یا ڕەبی خوایە بخاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحم بەو کەسانە بکەی کە داوای دوعای خێریان لێ کردوین نەخۆشیان هەیە یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانیان بدەی یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی
یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە کوردستانمان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری یا ڕەبی خوایە کوردستانمان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت لە هەموو خراپەیەک بە دوورمان بگری لە تەماحی دوژمنان بە دوورمان بگری یا ڕەبی خوایە ئیسلاحمان بکەی یا ڕەب العالەمین ئیسلاحی کار بەدەستانمان بکەی یا ڕەبی خوایە وایان پێ بکەی شتێک بکەن هەموو لە بەرژەوەندی و مەسلحەتی ئەم خەڵکەیە بێ